صلى الله عليه وسلم لحديثك وفرمايتك هذا فرميت كبيغمبر إخوة صلى الله عليه وسلم أفرميت وتدعون بما تنكرون أوشي خرابي يدوتونما وكشهوبات أوشهوبي لسلا أوي كواد دودليت هي درباري أمور يديت الرقاد دودلية وازي لبنا أمور يديت الرقاد خرابة كبيغمبر إخوة فرميت لخرابة واز بين مسلمان هذه لك أبي إيما براستي لخرابة واز بين إيما نيوش دكين عبادة دكين حج دكين روجو دقرين بەڵام ئەبێ ئێمە خۆمان دانیشین لەگەڵ خۆماندا مراجعە بکەین ئازیزان و خۆشەویستان مامەڵەی دنیامان چەندێکی حەڵاڵە و چەندێکی حەرامە ئەبێ بگەڕێینەوە پەشیمان بینەوە ئەگەر پەشیمان نەبینەوە خوای گەورە تووشی هەزار دەرد و بەڵامان دەکا بەخوا خوای گەورە لێمان ڕائەگرێ و لێمان ڕائەوەستێ هەتا ڕۆین و مسڕین ئەگەر چاومان سوور بوو لە گوناح نەگەڕاینەوە وەک قەومان و گەلانی تر وەڵڵاهی خوای گەورە لەناومان دەدا مایەڵێ نوێژەکەم مەڵێ عیبادەتەکەم لە زەمانی خۆیدا گەلێک قەومێک نەتەوەیەک هەبوون خەڵکانێ خراپیان دەکرد خەڵکانێ چاکیان دەکرد خەڵکە چاکەکانیان وەک ئێمە دەیانگوت یان دەیانوت ئەیانوت ئێمە ئەوانە بۆ خۆیان خراپە دەکەن و ئێمەش بۆ خۆمان چاکە دەکەین دەچینە قەبری خۆمانەوە خۆ ئەوان نایەنە قەبری ئێمەوە خواجان ئەمری کرد و فەرمانی دا با غەزەبی خوا داوەزیە بۆ ئەم قەومە و بۆ ئەم گەلە مەلایکەکان هاتن غەزەبی خوایان جێبەجێ کرد بەڵام بینیان کۆمەڵێکی خەڵک لەناو مزگەوتەکان و لەناو شوێنە ماڵەکانی خوای متعال لەسەر زەویدا عیبادەت دەکەن گەڕانەوە بەلای خوا فەرموویان خوای گیان ئەو قەمەت و عەزاب و تو سزات دابەزاندووە ئەوان عیبادەتی تۆ دەکەن تۆ عەلیمی تۆ خەبیری خوای گیان فەرمووی بڕۆن لەوێ و دەست پێ بکەن مەلایکەکان تەعەجوبیانان خەڵکانی ڕوو لە قاپی خوا بکە و عیبادەت بکە و سەری لە سوجدەدا بێ و دەستی بە دڵ نوێژ بێ سەردانی ماڵی خوا بکە بەخسی خوا بکە چۆن لەبێ غەزەبی خوا لەوێ دابەزێ لەوێ دەست پێ بکە فەرموویان خوای گیان ئەوانە هاتوون داوای ڕەحمەت و کەرەم و لوتفی تۆ دەکەن بۆ لەوانەوە فەرمووی ڕۆژێ لە ڕۆژان بە خراپەکاران نەیانوت مەکە ئەمە خراپە دەستیان نەگرت چارەیان نەدا بەیەکەوە لەگەڵیان نەبوون ئەوان خراپەیانێ کەدامان چەپڵەیان لێدا ئەمان پشتگیریان نەکرد ئەمان تەویدیان نەکرد ئەمانیان باشەکەن ئەیان زانی درۆیە ئەزایانی نەحەقە ئەیان زانی خراپە ئەمان هەر ئەڵێن باشەکەن هەتا گەینە لێوانی مەرگ هەموویان گەینە سزای خوا مسلمانە ئازیزەکان ئەبێ وریابین ئەگەر پەشیمان نەبینەوە نەگەڕێینەوە خەڵکانێکمان خراپە بکەن ئێمەش چەپڵەیان بۆ لێدێن بڵێین باش دەکەن و چاک دەکەن ئەو کاتە خوای گەورە عەزابمان بۆدا دەکەین ئەبێ وریابین ئازیزان و خۆشەویستان عیبادەت هەرەوە نییە من و تۆ عیبادەت کەم و ئاگام لە دەرەوە نەبێ ئیسلام ناتوە لە چوارچۆوی مزگەوتێکە عیبادەت دانا و چووە دەشتە واقعیەت بە دنیاوە نەبێ ئەمە ئیسلام نییە ئیسلام هاتووە ژیانی مرۆڤ خەڵک فێری چاکە عەدالەت بکە خەڵک فێری وجدان بکە کەسێ وجدانی بتوولێ زەمیری هەبێ کە پارە و پولی بینی وجدانی نەمێنێ زەمیری نەمێنێ مەسلحەتی خۆی بینی وجدانی نەمێنێ ئەمە نا ئەبێ وجدانی ئینسان هاتووە مرۆڤەکان فێری وجدان بکە وجدانی بجوڵێ زەمیری بجوڵێ چاوەکانی حەق ببینێ چاوەکانی ڕاستی ببینێ چاوەکانی بە جوانی و بە چاکی خەڵکی ببینێ نەکوا غەیری ئەوە بێت ئەمجا فەرمووی پێغەمبەری